سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی دیلمان خسرەوم لە بەرنامەیەکی دیکەی ئێستاتیکاوە هاتمەوە وڵاتان. ئەم جاریان دەچمە نێو وێزگەکانی تەمەنی کەسایەتیەکەوە کە زۆر جات لە نووسین و هۆنراوەکان و هەندێک کاتیش لە زانکۆکاندا ڕۆڵ و پێگەیەکی خۆی بینیوە. ئەمڕۆ لەم بەرنامەدا دەمەوێت قسە لەبارەی ئەو دیوە شاراوانە بکەم کە لە نەشمی لە عەلی بەرزنجیدا بوونی هەیە. بەڕێز نەشمین خان بەخێر بیت. زۆر سپاس بۆ تۆ، زۆر سپاس بۆ پێشەکیە پرتێزەکە و سڵاو لە خۆت لە بینەرەکانە بە هیوان بەرنامەیەکی باش پێکەوە پێش. زۆر سپاس بۆ بەڕێزتان. سەرەتا وەکو منداڵی ئێستا ئێمە لە سەرچنارین. سەرچنار بۆ هەر یەکێکمان یاد و یادگەیەکی بۆ خۆی دروست کردووە. پێشەوەی بچمە نێو وێزگەکانی تەمەن و یادگەی بەڕێستانەوە سەرچنار چی دەڵێ لای بەڕێستان؟ هەمیشە ئەگەر بەرامبەر سەرچنار و شێخ بەکاربێنم ئەڵێم خۆشی، چونکە ئەو کاتێککە لە ماڵەوە باسەکرا ئەیانوت ئەم ئێوارەیە ئەڕۆینە سەرچنار یا سبەینێ ئەچینە سەرچنار، یەکسەر بەبێ هیچ شتێک خۆشی ئەهاتە ناو مێشکینەوە، چونکە هەموو شتێک هەبوو لێرە ئەمان توانی یاری بکەین، ئەمان توانی ئاژەڵەکان ببینین لە نزیکەوە و شوێنێکی جیاواز بوو لە ناو شار، چونکە ناو شار ڕاستە ماڵانی کۆن هەموو باخچەمان هەبوو، هەموو دار و دەوەن هەبوو، گەڕەکەکان سەرسەوزتر بوون تا ئێستا بڕاتەیە. بەڵام سەرچنار پێگەیەکی تایبەتی هەبوو لە دڵی هەمومانە، هەم وەکو مناڵێک هەم وەکو خێزانەکان لە سلێمانی بەبوونی ئەم ئاوە کە هەبوو شتێکی جیاواز و ماسیمانە بینین لەبرەوە زۆر بە تایبەتی هەر کاتێک باسی سەرچنار بکرێت بە ئێستا شەوانە یەکسەر خۆشیەتە ناو مشکینەوە ناودڵەوەش ئێستا کە ئێمە دانیشتوین ئەگەر لە نێو ستۆدیۆیەکە وینەوانەیە ئەو ژاو و دەنگە قبول نەکەین، بەڵام سەرچنار پێمان قبول دەکات، چونکە جوانیەکی سەرچنار ئەم دەنگ و تەپڵ و موزیک و هاژەیە و تا کۆتاییەکەی. بەڵێ پەیوەندی هەیە بەوەی کە لێرەیە ئیتر مرۆڤەکان نزیکترە بنەوە لە یەکتری. تۆ مناڵێک ئەبینی لە قوتابخانەکەیەوە هاتووە بۆ ئێرە، ئێمە ئەبینی هاتوین لێرە بەرنامە ئەکەین، کۆمەڵێک کەسی ترە بینین، خێزانن لە شارەکانی ترەوە هاتوون بۆ گەشت و گەڕان، یعنی تێکەڵاوبوونێکی مرۆڤانە هەیە لێرە، بۆیە ئاسایشە بەلامانەوە کاتێک کە دەنگێکی زیاتر لەوەی کە لە ناو ماڵەکەمان یاخود لە ناو ستۆدیۆ هەبێ، بۆیە قبول کراوە. بەڵێ زۆر باشە. لەکەیەوە یادگە بۆ بەڕێستان دروست دەبێت؟ زۆر چەند ساڵیەوە؟ وەڵاهی زۆر مناڵ بووم، یعنی ئەگەر بیر بکەمەوە بڵێم 5 ساڵ بچووکتریش ڕەنگە، چونکە هەندێک شتم بیریێت کە ئێستا باسییانەکەم لەبەرەوەی من بچووکی ماڵەوە خوشکبرا گەورەکانم سەیرە بەلایەنەوە ئەو شتم لە بیرە. زۆر سپاس لەو باوەڕێیان شتی 5 ساڵی مم لە بیرە، لەبەرەوەی من باوکمم لە 6 ساڵیا بەداخەوە لەدەستیاوە و هەندێک یادگاریم هەیە لەگەڵ باوکم لە بیر من کە ئەمانە بی پێشترن و کاتی لە دەستدانی باوکمم لە بیرە کە 6 ساڵی ئەکا، بۆیە یادگەم هەستەکەم هی ئەو کاتەیە، یعنی لەو کاتەوە من وێنە کۆکەمەوە لە مێشکی خۆماوە پاراستوو من و ماوەتەوانێ بۆ. باشە، پێشەوەی بێمە سەر قسەکردن لەسەر دایک و باوک و ئەو پەیوەندە خێزانی کە جاران هەبوو، پێم باشە باز لە زۆر جار من دەستوری بەرنامەکەم باز لە یاریە منداڵیەکان دەکەم. بەڵێ سەرەتا ئەگە بڵێم ناوی نەشمیل لە چێوە هات؟ پێم وایە لە جێگایکی تریش باسم کردبێ، من هەروەکوتم چونکە بچووکی ماڵەوە گەورەکانی ماڵەوەمان دوو برای گەورەترم لە خۆم هەن کە ئەوان گەورەترینی ماڵەوە بوون. کاتێک کە من لە دایک ئەبم لە برۆی دوو خوشکیترم هەیە لە پێش خۆمەوە، ئەوان ناویان نوخشە و نەخشینە. ئەم برایەم بیست دەبێت لەو کاتێکە من لە دایک ئەبم ئەو گەنجە و سەرەتای مێرمنداڵیەتی و کاتی گۆرانیەکەی حەمەقتووە ئەوەی کە نەشمیلانە باپیرم مەلا بووە باوکی دایکم، ئەو منی ناوناوە بە باپیرەمی وتووە کە من حەزەکەم ناوی بنێم نەشمیل و هەموو کاتێک ئەمەیان بۆ ئەگەڕامەوە، یعنی ئەیوت کە وام وتۆ باپیرم کەتی کوڕم ئەمە دوایی لە کۆڕانان ئەڕوات گۆرانی بەسەرا ئەڵێن وتێتی هیچ کێشەنیە من حەزم لێتی داوەکە با گۆرانیشی بۆ بڵێن. ناوی من هەستەکەم لەوە وەرگیراوە لە بەرەوەی نەشمیل، یعنی پێویست ناکەم لێرە هەم بۆ تۆ هەم بۆ بینەرانی ڕوون بکەمەوە، ناوێکی زۆر کوردیە و بۆ خانمان بەکاریەت وە بە مانای خانمێکی جوان و سەنگین و کوردانە، ئیتر بە هیوام کە توانی بێتملانی کەم کوردانەکەیم پێکاوێت. جوانە. ناو کاریگەری لەسەر بوونیەت و پێگەیاندنی کەسایەتی ئەبێت؟ هەمیشە ئەمە لای من زۆر کاریگەری هەیە، بەڵێ باسی ئەەکەم لەگەڵ خەڵکانی تریشاوە بۆ مناڵەکانی خۆم زۆر ئیشم لەسەر ئەوە کردووە، چکە بە تەئکیدی ناو
زۆر کاریگەری هەیە بە تایبەت مەسەلەن ئێستا توانم ناوی برایەکی ترم بێنمە و ناوی هیوایە هەمیشە لەگەڵ ئەو ئەکەوتینەوە گفتوگۆیەوە ئەیوت چونکە من ناوم هیوایە هەموو کەس هیوای پێماوە دایمەن هەر کێشێک بێگەڕێنەوە بۆ لای ئەو لەگەڵ ئەو باسیەکەی ئەیوت دێسە تۆ ناو نەشمیلە بە خۆت هەر ئەتوانی مەکر ناسکەی هیچ شتێکی در نەکەی لەبەرەوە ناو زۆر کاریگەری هەیە لەسەر کەساتی بەڵێ بە دنیایەوە و لە کوردەواریش شتێک زۆر باوە نازانم ئەگەر جێگەی لێ بڵەمەڵەن زۆربەی کات کەسەکە بە پێچەوانەی ناوی خۆی دەرەچێ مەسەلەن ناوی هێمنە بەڵام هیچ هێمن نییە ناوی وریایە وریانی ئەمەش بە زۆرێک لە نوکتە هەیە ناوی شاخەوان تا ئەسە نەچۆتە سەر شاخ بەڵێ هەناسی تومە بێڵێ گەر بە دووکلیکانەوە بەڵام ئەمەش زۆرێکە منیش پێم وایە یان 100% وەکو خۆی ئەیپێکی یان زۆر پێچەوانی ڕاستیەکەی چی یاریەکت کرد لە منداڵیدا؟ ئەمە زۆر مهمە لەبەرەوەی کە من وتم کچە بچووکی ماڵەوەم نەشمیلیش بوویت و مەکرۆنازیشە کردووە بەڵام لە بچووکیمە لەبەرەوەی کە ئێمە لە کۆڵانێکی وەکو ئەڵێن شعبی شاری سلێمانیا بووین من لە شەمحێدینە لەدایک بووم گەورە بووم هەتا زەواجیشم کرد لە شەمحێدین بەڵێ لەوێ ئێمە مناڵەکان ئەهاتینە دەرەوە وەکو هەر گەڕێکێکی تری سلێمانی لەو باوەڕیان زۆربەی گەڕەکان مناڵەکان بۆ یاری هاتوونەتە بەردرگا زۆربەی یاریەکانم تاقی کردوەتەوانێ پەتوەتێنم کردووە خەتخەتێنم کردووە تەنانەت یاریە قوڕانەکان هەلوکێنم کردووە هەڵمەقۆت کردووە بەڵێ پێنج بەردیم کردووە هەموو ئەو یاریانەی کە ڕاکردنم کردووە دەست بە دیوارم کردووە زۆربەی ئەو شتانم کردووە تەنانەت لە دوو گۆڵیش زۆربەی جار خۆمم تێ کرد بەڵام ئەیانوت چونکە بێت تۆ گۆڵچی چونکە لەوانەیەوە نییە وەکو ئەوان نەتوانم زۆر لەگەڵ کوڕەکانە یاریتانە کرد لەگەڵ کوڕەکان بەڵێ نازانم لە مناڵی ئاستەکەم ئەو شتە نییە بە تایبەتی مناڵی من ئەو شتێکیان نەبوو و کوڕەکانیش زۆر بکات لەگەڵ ئەمە خەتخەتێنیانە کرد پێکەوە پەتپەتێنمانە کرد یاریەک هەبوو نازانم پێمانەوت خاڵ لەسەر قوڕ ئەمان کرد ئەمان شاردەوە هەر کەس گروپی بەرامبەر بۆ یەکتری پەیامان ئەکرد ئەمان دۆزیەوە خاڵەکان بۆ ئێمە حسابوو مەسەلەن من چەند خاڵێکم لەسەر شوێنێکە کرد کە قوڕ بێ کە خۆڵ بێ و ئەم شاردەوە تیمی بەرامبەرە گەرمی دۆزیایەتەوە بەم نێودەوە چەند خاڵم نەمود 1000 مەسەلەن پێم ئەوت ئەوە نەخاڵم کردووە شەر نەبوو هەر 1000ەکە بکەیت بەس کە ئەم کرد ئەموو دەمە 1000 گەر دۆزیان و 1000یان بۆ ئەم یاریانە یاری تەرکیزی بوون یاری هەم تەرکیزی بوون هەم جەسەدی بوون ڕاستی مناڵی ئێمە مناڵیکی تێکەڵاو بوو لە زۆر شت چونکە بێجگەلەوەش ئێمە بە مناڵی یاری زەرب و ئەمەی ئەکس و ئەومانەکەەوەی ئێستا پێی ئەڵێن ئەکس و ئەو زەرب و پێنجمانە کرد ئەمانە هەمووی ئەوەی پێ ئەڵێن ماروپەیژەمان ئەکرد دامەمان ئەکرد سێڕسکێنتانەکە بەڵێ سێڕسکێنەوە هەر بە ئاسانی لەسەر شوێنێک دروستمانە کرد و جاریوان بە بەرد ئەمان کرد ئەمانە هەمووی بۆ مێشک باش بوونەوە یاریانی تێکە مەسەلەی ڕاکردنی تیابوو خەتخەتێنە خەتخەتێنە دەست بە دیوارە چی یاریەکیان باش بوویت؟ وڵی من زۆر باش بووم لە هەموو یعنی ناتوانم بڵم زۆر بەس پەتپەتێن تا ئێسش باشم هەر باش بەڵێ زۆر یاریەک بوو بەلامەوە حەزم لێ بوو پەتپەتێن بە زەربیژەتان کرد ئەوە زۆر باش بوو زەربێکە بەڵام ڕاستی تر ئێستا زەربێکە ناتوانم چونکە هەر پەتێکی وا درێژ تۆزێ سەر لێ تێگەیە بۆ مناڵی ئەوە نیە بچووکتری تۆ ئەتوانی پەتپەتێن باش بووم بیرم 1000 و ئەوانم کردووە بەسەر یەکسەر باشە من ئێستا پرسیارێک دروست بوو ئێمە لەنێو ئەم نۆستالۆژیا و یادگە جوانانەدا دەژین بەڵام نەمانتوانیوە ئەم یادگەیە بۆ منداڵەکانمان دروستکەینەوە یا ئەو مۆڵ و شوێنانی کە یارین شاری یارین نیانتوانیوە پەرە بەم شوێنانە بدەن یانی تۆ ئەگەر لە ڕابردوویەکدا بووی ئەتوانی ئایندەیەکیش بۆ منداڵەکە دروستکەیتەوە بەڕاستی من نازانم وەکو بلایانی بزنس و تیجارەت ناتوانم هیچ شتێکی لەسەر بڵام چونکە من هیچ بیرۆکەیەکم نییە بۆ ئەوە بەڵام کەسێک کە بیری پارەپیاکردنی هەبێت بەڕاستیەکە ئەم قسەیتە زۆر تەواوە ببیت لۆ بکاتەوە شوێنێکان نستەڵژی بێ و شوێنێک بێت ئێستا هەستەکەم یاریە جەسەدیەکان بەتایبەتی لە ناومۆڵەکانە گۆڕاون بۆ مناڵان سەرەکەون بەسەر شوێنێکەوە جەمپەکانەکەن چەند ئەوە زۆر باش نییە لە ڕووی تەندروستیەوە بەڵام دایکان و باوکان خۆیان نەتوانن چونکە من خۆم مناڵەکانم ئێستا هەڵماقۆزانن خەتخەتێن نەزانن پەتپەتێن لە ماڵە پەتپەتێنمانەیە ئەمانە ئەکەین پێکەوانێ ئەتوانین و هەتا شعرم نووسیوە بۆ کچەکەم کردوێتی بە گۆرانی لەسەر ئەم مەسەلە یاریە کوردەواریەکان بڵێ کەواتە کاریگەری جەنابەت لەسەر منداڵەکەت بەڕاستی ئەگەر دایک و باوکێک دایک و باوک بەبێ وابێ کاریگەری ئەبێت لانی کەم ئەو زانیاریانەی کە دەماودەنیەن بە مناڵەکەی خۆی بگەێنێت یعنی شتێک کە لە کتێب و لە کڵێشەیانە نووسراوەتەوانی و نییە و ئەو مناڵە بە ئاسانی پێی ناگات تۆ ئەبێت ئەمەی پێ بگەێنیت وە ئەمە بەرپرسیارەتی دایک و باوکە کەواتە بەدەل لە منهەج پەروەردەیەکی دیکە هەیە کە پەروەردەی دایک و باوکە بەڵێ دایک و باوک ئەوەی کە بە ئەزمون پێی ئەگات زۆر گرنگە
زۆر گرنگە شەک نییە تۆ ئەوە من شتێک فێر بوو بێتم بە بۆنەی خوێندنەواری و شەهادە و ئەمانەوە چونکە خۆتزانین دایک و باوکی کۆن هیچ شتێکیان لە پەروەردەی هاوچەرخ نەزانیوە هیچ شتێکیان لە پەروەردە نەزانیوە وەکو میتۆد بەڵام مناڵێکی جوانیان پەروەردە کردووە بۆ چونکە ئەزمموی خودی خۆیانیان بەکارهێناوە لە پەروەردەکردنی دووبارەوەی مناڵەکان چ شتێکی منداڵی زۆر لە جوان بوو حەزم لەوە بوو کە لە ماڵەوە پچکۆلەی ماڵەوە بەڕاستی حەزم لەوە بوو لە زۆر مەسئولیەت لە زۆر بەرپرسیارەتی ڕزگارم بوو ئەوەم پێ خۆش بوو یعنی ئەوم قەت بیر ناچێتەوە کە بەڵێ لەبەرەوەی بۆ حکومەی باوکیشم نەبوو ئیتر ناڵم تا ڕادەیەک ئەوەم لە بیر ماوە کە مناڵێکی باشم کردووە بەڕاستی یعنی بەگوڵی خۆم مناڵی خۆمم کردووە یاریم کردووە هاتی چۆن کردووە وەکو ئەڵێت یعنی مناڵەیەکی وەکو ئەڵە سجن کراوم نەبووە مناڵەیەکی مەکە ئەوە نابێ ئەوانە نەبوو چ دایکم ژنێکی زۆر میهرەبانە بەڕاستی ئەم منداڵی مەکە دەستی لێمێ مەڕۆ ئەو شانە تا کۆتاییەکە بڕوا بۆ خۆبوون لە نەشمیلدا دروست دەکات ئەگەر مناڵێک بەو شێوەیە پەروەردە بکرێت کە وتمان پێچەوانەکەیەتی طبعاً کەسایەتی دروست دەکات یعنی هەندێک شت هەیە کە زۆر زیان لە مناڵەکە ناگەێنێ ئەگەر چوار تەقلەبا یەکسەر قاچی ناشکیان مناڵە بەڕاستی مەکە ئەکەیتە خوارەوە یان نازانچی بەڵام ئەبێت لە مەترسی ڕاستەقینەش بیپارێزی بەڵێ بەتەکید ئەمە بەس من بۆ خۆم بۆ مناڵ زۆرە ترسم هەموو کەس وایە یعنی ئێستا تۆ گەر مناڵێکی 2 ساڵ لە پێ بە حەقی خۆتە لێرەیە لێ ترسی نەکات بکەوە بۆ دووە بەس مناڵێکی 6 ساڵ حەق نییە لێ ترسی ئەو پەڕیاوا کات پەنجەی برینار ئەبێ خوێنی ڕاستە منداڵی هاوڕێتیت هەبوون وانیم ئەو منداڵانە ئێستش لە هاوڕێتیان ماونەتەوە هەندێکیان بڵێ لە برەوەی کە دایکمشتا هەر لەو ماڵانە بڵێ ئەیان بینم دراوسێ کۆنەکانمانن هەر مناڵی بەڵین هاوڕێی مناڵی من بێکەوە ئەیان بینینەوە ئەوانش ژیانی تایبەتی خۆیان دروست کردووەیەنەوە نەوەڵی دایکم کۆ بینەوە قسە ئەەکەین و هاوڕێی مەکتەبم بڵێ لە ماوەیە چەند کەسێک هەربینیوە تاوانەیەوە ئەیان ناسی چی فێر بووی لە هاوڕەکانی منداڵی یا و هاوڕیانەی کە زۆر جار ئێمە قۆناغەکانی تەمەنە من هەموو جار و زۆر جار لە بەرنامەکاندا باسیەوە دەکەم کە لە بوونیەتی ئینساندا چەندین کەسایەتی دێتەنە و کەسایەتیەکەوە وانە یەکێ منداڵە یەکێ هەرزەکارە یەکێ حەروکە یەکێ سەرکێشە یەکێ غرورە هەر یەکە و شتێکە لە نێو بوونیەتی ئینسانێکدا خۆی نمایش دەکات مناڵی زۆر مناڵیم بیرم نایە هاوڕێکم هەبوو بێ کاریگەری لەسەر کەسێتی مندا نابێ منی گۆڕی بە باش و بەخرابیش هەر بە هەردووکە چونکە من زۆر ئەتوانم بە کوردی بڵم زۆر چەسپاو بووم لەبەرەوەی کە ناڵم ینی زۆر ئەتمادم لەسەر خۆم بوو هەستما کرد منم ئەو کەسەی کاریگەری بخەمە سەر ئەو کەسان جوانە ئەو بڕوا بە خۆبوون بڵێ هیچ شتێکم لە کەسێکەوە مەسەلەن بۆ من نەبووە ببێت هەمای حتا تەمەنەش هاوڕێکم نەبووە خەڵک زۆر شتانی لێ ڕۆیا بڵێ ئەڵێت هاوڕێکم خیانەتی لێکردم هاوڕێکم دڵی شکاندم هاوڕە نابن ئەو شتم نەبووە بەڕاستیەکەی و هەر هاوڕێکم هەبوو بێ هاوڕێی 5 ساڵی من کە لە کۆڵانی خۆمان بینیم و هەتا ئێستش هاوڕێماوە یەکە بینینەوە قسەکەینەوە یادگاریمان هەیە پێکەوە بێکەوە یعنی ئەمە شتێک نەبووە بڵم وەڵاهی تایە زەرەرۆمەند بووم دایمەن لە دوای تەمەنێکیشەوە زۆر بە وریایی زانیومە لەگەڵ کێ ئەبم چۆن ئەبم چونکە ڕێگەکەم دیار بوو بەڕاستی نەمەتوانی لەگەڵ هەر کەسێک بم بە پێم خۆشە ئەم کامڵبوونە و ئەم بڕوا بۆ خۆبوون و ئەم جوان پەروەردەکردنەی خودی خۆت لە بوونی خۆتا دروست کردووە کەواتە چی دەڵێ بەو کچانە کە تازە پێدەگەن لە قۆناغێکی هەستیاری تەمەنکردندا دەتەوێت چۆن مامەڵەکەن لەگەڵ خودی خۆیاندا پێش هەموو شتێک ئەبێ مرۆڤ خۆی بناسێ گەر تۆ دیقەتی پێشتری قسەکانی من بێوتم من ڕێگەکەم دیار بوو تۆ بزانانی چیت ئەوێ لە ژیانە و ئەو ڕێگەیە کە بیرە لێکردێتەوە لەگەڵ کەسانی نزیکی خۆت هیچ کەسێک وەکو خێزانەکەت نییە مەهماکان خێزانەکەت ئەگەر دڵیشە بشکێنن ئەگەر هەڵەیەکیش بکەن بەرامبەر تۆ ئەوان خێزانی تۆن یعنی نا ئەوەی کە تۆ ڕێگە بە هەر زۆر بتشکێنن یان خراپ بکەن بەرامبەرت بەڵام دڵنیا بە لەوەی کە کەسانێکی لە خێزانەکەت بە تایبەتی ئەگەر تەمەنیان لەسەر تۆوە بێ باشتر لە هەندێک تێگەشتون تۆ ڕێگەی خۆت یاریکەوەکو هەرزەکاری خۆمانەڵی گۆشتەکە و بخوا ئەسخانەکە ناشکێنێ بەڵام بەچێنە من لەگەڵ ئەمەش نین یانی هەندێک جاریش ڕێەکەوێت تۆ هاوڕێیەکی زۆر باش پێیاکی لە دەرەوەی خێزانی خۆنیە بەڵام تۆ کە هەرزەکاری ڕێگەکەی خۆ دیاریکە کەواتە وێ ڕایەوەی کە تۆ بڕوات بە هاوڕێیەتی نییە بەڵام
فرسەتێکیش باوەڕێتی دەدەیت هەموو شتێک دوولایانی هەیە یعنی ئێمە ژیان بریتە لە ڕەش و سپی من ناتوانم بڵم 100% هاوڕێتی باش نییە و ناشتوانم بڵم خراپە بۆ خێزانی شەروایە ینی من ئێستا لەوانەیە چانسم هەبوو بێت لە خێزانێکی ڕێکوپێکی بێدەنگی وا پەروەردە بووم لەوانەیە خەڵکە بێ بڵێ ئەمە باسی چێگا من خێزانەکەم بوونەتە هۆی دڵشکاندنم بوونەتە هۆی خراپ وتت نازی باوکایەتیم زۆر نەبینی باوکتان ڕۆحی شاد بێ زوو بەجێ هێشتن وانە بەس لەگەڵ دایکتا چی بەڵێ ئەتوانم بڵێم دایکم مامۆستایەکی زۆر بێدەنگی ژیانی من بووە یعنی بە هەموو شتێکی ئەمەی فێر کردووە یعنی بە هەموو هەڵسوکەوتێکی بە هەموو قسەیەکی بە هەموو هەنگاوێکی کە لە ژیانی خۆیانایەتی لە سەرەتاوە هەتا ئێستا من وەکو خۆمی تر خوشکبراکانیشم ڕەنگە ڕای جیاوازیان هەبێ ڕەنگە ئەوانش بە هەمان شێوە بن بەڵام من زۆر لەگەڵ دایکما بووم ینی هەتا تەمەنێک کە زەواجم کرد هەم مناڵیەکەم چەسب بووم بە دایکمەوە بەڵێ زۆر شتی لێوە فێر بووم یەکێ لەو شتە جوانانەی کە زۆر سەرنجی ڕاکێشای چی بوو لە دایکتا ئەوەیە کە هەمیشە مرۆڤ لە چاکە هەر چاکەی بەدەسەکەوێ یعنی لەگەڵ خراپیشا چاک بیت تو هەر چاکە و دەسەکەوێت هەمیشە ئەو شتە لە لای دایکم قەت ئێتا ئەم تەمەنەش هەر ئەڵێت ئێوە چاک بن ئەڵێت چونکە لە چاکە قەت خراپە نابەستیتەوە لە چاکە هەر چاکە ئەبەستیتەوە ئەم شتە زۆر دەرسە لە ژیانە یعنی مەهماکان تۆ لەگەڵ خراپترین کەسابی لەگەڵ خراپترین هەڵسوکەوتابی کاتێک کە تۆ باش بوویت دڵنیا بە ئەگەر لەم کەسەشەوە تۆ زیانە پێبگا لە دوای ئەوە تۆ قەرەبووت بە چەندبارە بۆیەتەوانێت ڕاستەوە تۆ باش بە خراپ مەبە ڕاستە ینی هەمیشە ئەیود ئەو کەسەی کە خراپە تۆ میکە بە مامۆستای خۆت یعنی ئەو خراپە تۆ بۆ چی شتێکی کە نەڵێن زۆر جار ئەگە خراپەکان نەبنێمە قەدی باشەکان نازانین قەدی باشەکانی خۆمان نازانین فێری باشەکان نابین وانە واتای وەکو جەنابتان گوتان ڕەش و سپیە باش لەگەڵ خراپە فەلسفەی ژیان خراپ نەبێ باشیش نابێت لەسەر ئەوە لەسەر ئەساسی چاک و خراپ دروست بووە لەسەر ئەساسی جوان و ناشرین و ڕەش و سپی بەم شێوەیە دروست بووە و هەمیشەش لە ناو هەموو ڕەشاییەکات دروستکاییەک سپایەتی هەیە و لە ناو هەموو سپایەکێکە بیرمان نەچێ دروستکایەک ڕەشایی هەیە باشە باسی هەر ئەم ڕەش و سپێت تێ بکەم لە بوونیەتی ئینساندا لە چ شتێکی خۆت زۆر ڕازیت لە چ شتێکی خۆشت زۆر ناڕازی نیگەرانی وەڵاهی ئێستا ئەگەر بڵێم لە شتێکی خۆم نییە ئاوا ئێستا لە بیرم بێ زۆر ناڕازی بم لەوانەیە تۆزێ لەوە بچێ مجاملەی خۆم ئەەکەم بەس من پێم خۆشە ئەمیشە بەرنامەکەم وا بووە شەفافێتێک هەیە لەم بەرنامەیەدا خۆم زۆر ڕازیم کە هەمیشە لە خراپترین حاڵەتیشە مافەیە بە بەرامبەرەکەم یعنی ئەگەرێکی بۆ ئەهێڵمەوە ئەڵێم ئەڵێم لەوانەیە پەروەردەکەی وابێت خەتای خۆی نییە لەوانەیە ڕێگاکەی ئەوی پیا هاتووانی ئەڵێ هەتا بۆ نمونە ئەگەر من بە ڕێگاکەی تۆ شاڕۆشتم بۆم نییە قسە لەسەر ڕێگاکەی تۆ بکەم چونکە من پێڵاوەکانی تۆم لە پیانە من نەزانم تۆ چۆن ڕێگا بڕیوە ئەم شتەی خۆمم زۆر بەدڵە کە ئومێد لەسەر هیچ کەسێک هەڵ ناچنم یعنی نزیکترین کەسی خۆم قەت چاوەڕێنی ڕۆژێ لە ڕۆژان خراپە نەکا بەرامبەرم کە خراپەی تر من تووشی دڵشکان نابم ئەمە بۆ خۆم لە ژیانی خۆم زۆر سوودم لەبینیوە یعنی دایمەن ئەگەرێک هێڵمەوە تۆ لە ماوەی چەند سانیەکا بگۆڕی بەرامبەر بە من چونکە تۆ مرۆڤی یەرەکوتم لەسەر و ئەساسەی لەوانەیە زۆر سپی ببینم لە لەحزێکە ئەو نقطە ڕەشە و دەربخەی بەرامبەر بە من ئەم شتەی خۆمم زۆر بەلاوە باشە چونکە لە ژیانمان سوودم لێبینیوە هەمیشە خۆم لە دڵشکانەکان پاراستووە هەمیشە ئاسایی پرسیارەکەم بوو ئەمە ڕەشەکە بوو یا سپیەکە بوو ئەمە بۆ من ئەمە بۆ من سپیەکەیە ڕەشەکە چییە وەڵاهی ئێستا لەم دەقەیە لە بیرم نییە بڵێم کە شتێک هەیە من هەموو کاتێک لی پەشیمانم لی بێزارم هەڵسوکەوتم هەیە لە کاتێکە حەزم لی نییە دوایی ئەڵێم ئەمەنا بەس ئیتر ئەوە نیە دووبارەی کەمەوە بەردەوامی پێ نایێت کاریگەری لەسەر دروست ناکە بەڵێ هەموو مرۆڤێک لەوانەیە لە شوێنێکە هەڵسوکەوتێکە بەڵام ئەگەرم هەڵسوکەوتەی زۆر دووبارە کردەوە خۆشی لێ ناڕازی بوو بەڕاستی تر پێویستی بە چارەسەری دەرونیەیە بەڵام هەموو مرۆڤێک هەڵاکە شتێک ئەکا لە ژیانیا بڵێ خۆزگە ئەمەم نەکردایە بەڵام ئیتر جارێک گەشتوەتە ئەوەی بڵێ خۆزگە ئەوم نەکردایە واللهی شتێک نییە لە مێشکما باوەڕ ئەەکەی لەم سانیە بڵێم ئەم شتم نەکردایە چونکە وەکو پێت ئەڵێم دایمەن ینی خۆم ئەخەمە جێگەی بەرامبەرەکەم ئەڵێم کە
ئەگەر من بوومایە لە جاتی ئەو ئێستا من هەستم چۆنە بوو لەبەرەوە زۆر پارێزراوم لەو ڕۆوە ینی کەوا هەست بکەم کە شتێکم کردو و زۆر لی پەشیمان بوو کە شتێکەکەم دایمەن زۆر دیگی لێکەمەوە ئەنجا ئیکەم کە ئەمەش هەر خۆی ئێشتا ناچێتە بابی ئەوەی تۆ لە هەڵە بپارێزێ بەڵام ئیتر مرۆڤیشم حەقی خۆمە هەڵە بکەم بۆی باشە پێم خۆشە باسی هەڵبژاردننی ئەو کەسە بکەین کە ئێستا لە ژیان تا هاوسەرتە هاوڕاستە هاوڕێتە سوتفە بوو یاخود چی بوو؟ واللهی سوتفەکەی چیە لەبەرەوەی کە ئێمە ئەو خەڵکی هەورامانە بەڵام من لە سلێمانی دانیشم باشە سۆران نەقشبەنی پێشتر هاوڕێم بوو یعنی ئێمە کە سەرەتا یەکترمان ناسی لە جێگەیەک یەکمان ناسی و هەر لە ڕێگەی نووسین و شعر و ئەم شتانەوە بوو من 5 ساڵ وەکو هاوڕێ ئەوم ناسیوە بەڕاستی پێم وایە دایمەن ئەم نەسیحەتەشەکەم بۆ هەموو کچێکی تر کە ئەڵێم هاوڕێکەت هەڵبژێری باشترین کەس ئەبێت لە ژیانتا بەڵێ چونکە بەتایبەتی هاوڕێی کوڕ بەڵێ ئەزانی چۆنە لەبەرەوەی کە تۆ ئەگەر ناود ناخۆشەویستی ڕەنگە هەندێ دەمامک هەبێ و تۆ لە کەسێتی ئەم کەسە تێناگەی کاتێکیتە ناو زەواجەوە لەگەڵیا سەرێ بەر هەندێ بەردەکەوێت کە ئەڵی ئەمە چی بوو تووشم بوو بەڕاستی وانە تووشی ئەو بەردانە نەبوو نەخێر لەبەرەوەی ئێمە هاوڕێ بووین شەڕی زۆرمان کرد بێکەوە بە هاوڕێ زۆر پێکەوە شەتانە سەر چییە کرد؟ ئێوای جیاواز چی بوو وەکو چی؟ یان ئێمە ئێستاش دوو مرۆڤی زۆر جیاوازین بەڕاستی دوو مرۆڤی زۆر جیاواز بڵێتەوە جینال جیاوازە کەسایەتی جیاواز یعنی لە بیرکردنەوەمان جیاوازین بەستە زۆر جار لە مەسەلەی هاوسەرگیریە ئەبێتەوە لە شتێکی خۆشویەوە ئەمەش وەکو ئەڵێت ئەمەش چالنجێکی خۆتاییکەی و لە کۆتاییشە خۆش نییە و کەسی لەگەڵ یاژیت کتومت وەکو تۆ خۆشە هەندێک چالنجی خۆت بکەیت و بۆ ئەوی شەر من قورسم لەبەرەوەی من جیاوازم ئەوی شەر بۆ من قورسە لەبەرەوەی جیاوازی بەڵام ئەوە مهمە کە ئەمەوێ لێرە ئاماژەی پێبم لە هەموو شتێک لە هەموو کاتێکا ڕێز زۆر گرنگە جوانە من جیاوازم ئەو ڕێزی جیاوازەکەی نەگری ئەو جیاوازە من ڕێزی جیاوازەکەی ئەوە گرنگە ئەم ڕێزە هەبوو باوەڕ بکە ڕێز یعنی من لەسەریشی نووسیوە ڕێز جادووەکەی لە خۆشەویستی زۆر بەهێزترا جوانە کە من ڕێزی ئەو جیاوازیانی ئەوم گرت ئەو ڕێزی جیاوازیەکانی منی گرت تی ئەگەین لە یەکتری هەروکەوتم حەق بە خۆم حەق بە من ئەیە منش حەق بەو ئەیەم لەبەر ئەوە بوو یعنی ئێمە هاوڕێ زەواج هاوسەرگیری سەقافەیەکی پێویستە بەدڵنیاییەوە شتێک نییە هەروە بڕۆیتە ناوی خۆت چونکە حتا فێر ئەبیت ئەو کەڵکەڵە گەنجێتیە نییە کە لە 4 ساڵی 5 ساڵی هەندێ لەو خۆشیانەشی تایە ینی باەمە یەکسەر نەڵین هەموو شتێکی قەید و قیودا بەس بە قۆناغی خۆی و جوان بەس ئەو خەیاڵ و شتەش بەڕای منەکەوێتە دوای کەڵێشەکەەوە دوای ئەوەی کە تۆ عەقدێکە هەیە و ڕێکی تو پابەندی بە مژیانەوە خۆشیەکانیش دەست پێکەن تایەتی 100% من هەموو کاتێک ئەڵام لەبەرەوەی کە هەر لە دینی شاوایە ئەوە نیوەی ئیمانەکەی تۆیە بێتەواوی شتێکی پیرۆز و باشە و ژیان و بەردەوامی مرۆڤایەتی لەسەر ئەساسی زەواج ئەڕوا بڕێوە لای ئێمە وەکو موسڵمانە باسی ئەوە بکەم کە ئێوە هاوڕێ بوون جەنابیشت نووسەرێک و شاعرێکی جوانی دەست و پەنجەکانت کەم تەرخەمی نەکردووە لە دەربڕیندا شعرێکت بۆ نووسی لە کاتی خۆیان جار شعرێک دەفتەرە شعرم بۆ من لەو کاتانە خۆ نەمێش ئەو بزانە من شعرم بۆ نووسیوە ئەو نەیهێشتا بزانە من شعرم بۆ نووسیوە ئێمە هەمیشە وەکو دوو هاوڕێ لە ڕۆژانەکانی بەشێک لە ئیلهام و توانە شعریەکەی جەناب بەڵێ لەبەر ئەوەی کە تۆ بتەوێ و نەتەوێت لە ناختا شتێک هەیە چونکە جیاوازترە بۆیە ئەتەوێت بیکەی بە هاوسەری خۆت ئەگینە هەموو ژیان پڕە لە چەنەها پیا و پێش ئەو چەنەها کەسی تر هەبووە ناسی ومانن بینی ومانن خزمەیە دراوسێ هەیە تێکەڵی هەیە بەڵام تۆ کەسێک هەیە نیشانەی ئەەکەی لە لای خۆت بەڵام ئەوەیە کە ناوە نەناوە عیلاقە و دروست نەکردو چونکە هەمیشە من لە کۆنەوە هەر پێم وابوو چ خۆمە عیلاقە پەتێنیە تۆ سەرێکی بگری من سەرەکەی تر لە یەکتری نەبینەوە شتێکی زۆر لەمە قوڵترە کە ئێمە پابەندین پێوەی هەر لەبەر ئەوەیە یعنی کە بەڵێ بە تاکید و تا ئێستاش یعنی هەرچێکم هەیە لەم کتێبانی دواییم هەبووی هەر بۆ ئەوت حەزەکەم گوێم لە شتێک بێ ئەگەر لەبیرت بێت بۆ ئەوت نووسی بێت وەڵاهی من شتی خۆمم لەبەر نییە گەر هەستان کردوایی لەوانەیە بتوانم هەندێک شتم هەیە کە ئەوەی کە تایبەت بێ بە هاوسەرت
بەڵێ وڵای جەخۆ هەمن لە کتێبەکانان ناڵم ئەگەر پێتان خۆش بۆتوانم پاشتر بیخوێنیەوە لە بەرەمی بەڕاستی باشە کەواتە لە بەشی دووەمدا گوێمان لە شعریش دەبێ وانە باشە من هێواش دەچمە وچان 25 خولەک شتێکی وایە ئێمە قسە لەسەر وێزگەکانی تەمەنەکەین لەم تەمەنی کە بەڕێت کرد لە چ شتێکدا با بڵێن خۆت تەواو قاڵ کردەوە بەدەل لە ئەدەب و شعر و هونەرەکە باشە شتێکی کە زۆر گرنگ بوو بەلاتەوە نەتوانی خۆتی تیا قاڵکەیتەوە بەجێت هێشت مەبەستەکەم لەوەیە ئێستا جەنابەت لە شعر و ئەدەبەکەی قاڵ بوویتەوە بەڵام شتێکە بەجێ هێشتووە ئەوت ئەڵێ خۆزگە ئەوم بەجێ نهێشتا ئەمیش لەناو وێزەکانی ژیانیم نابووە ناڵم خۆزگە بەجێم نهێشتا بەجێم هێشت بەڵام سوودم زۆر لێبینی خۆزگە بەڕابردوو ناخوازی ئەزانی چۆناییە هەندێک حاڵەت هەیە بۆ ئەو کاتەیە تۆ خۆت لەو کاتەیە لەو شتە پەروەردە ئەەکەی من تا ئێسش لە مەسەلە سیاسیەکانە زۆر مێشکەمە زۆڵە زۆر ئەتوانم بەڵام سیاستم نەکرد بەڵام پێم وایە سیاست لە هەموو شتێکا هەیە هەموو شتێکانە هەموو شتێکا هەیە سیاست لەم قسەکردنی من توێ هەیە سیاست لە ڕۆشتنمانە هەیە بەڕێگایە یعنی سیاست وەکو فەلسەفەی سیاسی خۆی شتێک بوو کە من لە فترە لە فترەکانە زۆر خەریکی بووم و زۆر پێوەی سەرقاڵ بووم و زۆر سوودم لێبینیوە ئەمە یەک دوو مەسەلەی تەسەوف و مەسەلەی دینداریە شتێکەشتانی کە زۆر تیا قوڵ بوومەوە تیا قاڵ بوومەوە ناشلم خۆزگە ئەوانم بەجێ نهێشتایە پێم وایە کە ئەمانە پلیکانە بوون بۆی کە سەرکەوە مەسەرەوە باشتر وانە تۆی قاڵتر کردەوە بەڵێ بەتەکید من قسەکەم لەسەر ئەوەیە کە من سوودم لەو ڕێگایانە لەو خاڵانە بینیوە لە ژیانی خۆم تا گەشتومەتە ئەوەی کە بڵێم من نووسەرم ئەمەیە بنووسم جوانە بۆ نووسەر ئەمە گرنگە لە زۆری کایەکاندا ڕۆڵ و پێگەی خۆی ببینێت باشە و من دەمەوێت بچمە لای وچان گوێ لە گۆرانی دەگری وانە؟ بەڵێ گوێ لە گۆرانیە گرم بە دڵنیاییەوە لە بەرەوەی بەشێکە لە ژیانی هەموومان پێم وایە سەردەم یا کلاسی وڵی بە تێکەڵیە هەندێک گۆرانی بێش هەم تازن هەندێک گۆرانی تاکتاکیان گوێ لێ ئەگرێت ئێستا ئەم جەوەی سەرچنات چیمان بۆ ئەهێنێتەکایە ئێوە حەستان لە کلاسیکە من گوێ نایەمێ بەس کوردی بێت من مافی ئەومەیەم گۆرانی مافت هەیە و بەس کوردی بێت باشە گۆرانی بێژێک هەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و هونەرمەندێکی گەورەیە و بە جیاوازی گۆرانی ئەڵێ و ڕێگەی خۆی هەیە ناوی دلێر کەمانگەرە پێم خۆشە بێ گۆرانێکی ئەو بێت چی گۆرانەکەی گۆرانیەکانی زۆر تایبەت و جوانن گۆرانی ئەخیری کە زۆر وەکو لەم زەمانە ئەڵێن بۆتە ترێندەوەی خەڵخاڵەوە کە ماڵی خاڵم لەکوێیە باشە ئەما یەکێکە لە گۆرانیەکانی و دانێکی تری هەیە دڵە دامەنی ئەی دڵوینەی تۆ چەشنی زامەنی بەڵێ بێجگە لەو بۆ شعرێکی دکتۆر فەرهادی باڵی کردووە بە گۆرانی فڕێمەدا ئەمە هەر زۆر جوانە ئەوەنێک ئێستا لە خەیاڵمایە ئەنجینە گۆرانی و بابەت لە ناو ئەتوانم بڵێم وەکو پەیامێکی تایبەت گۆرانیەکانی پێشکەشەکە پێم خۆشە بێ ئەو بێ ئەگەر باشە من پێم خۆشە وچان وەرگێ ئەگەر حەزیشتان کرد خانم بێتوانن هانی بێ هانی بێ باشە دەچمە وچان و پاش وچان دێنەوە قسەی زیاتر دەکەین فرێمەدا من یاری تۆم لە ناخۆشی و دەردەکان من چاری تۆم فرێمەدە من چاوی تۆ من چاوی تۆ فرێمەدا من یاری تۆم لە ناخۆشی و دەردەکان من چاری تۆم فرێمەدە من چاوی تۆم من چاوی تۆ گەر بزر بووی بۆ دەبمەڕێ گەراوت ویست بۆت دەبمەزێ بێتاقەت بی بۆ دەبماژێ بۆ دایەبماژێ بۆ دەبمەکێ تۆ بتەوێ بەس بتەوێ
بس بتوي بس بتوي تنيات كام فرمدا 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 من ياري تو لو ارز سخت كان دا من بهاري تو آيا بمروتم بمنتم وفام ليو كم لقلتم جفام هيا سفام ليو بيرد بيتوا بقريوا دووبارە سڵاوتان لێبێت نەشمی خان لە سەرچنار و بۆنی سەرچنار و تەبیعەت و پیاسە و ئەم جوانە هەمیشە شتێکی کەمان پێڵێ لەلایەنە دەرونیەکەەوە زیاتر ئەم گۆرانیە لای بەڕێستان تایبەتمەندیەکی هەبوو بەڵێ لەبەرەوەی کە هەر وەکوتم زۆر سپاسان دەکەم جارێ بۆی کە بەگوڵی من گۆرانیەکە و من لەگەڵ یادگاریم دروست کردووە و هەم کچەکەم هەم هاوسەرەکەم پێکەوە هەمیشەی گوێ لە ئەو هونەرمەندە کەواتەکە گەشتی تەقۆناغێکەوە جاران گۆرانی کە گوێ لێگر بە عشقەکەەوە گوێ لێگر بۆ عشقەکەت وانە زۆر دوای هاوسەرەکەشت دەیدەی بە مناڵەکە دەوەشخە بەڵێکەم زۆقی زۆر جوانە بۆ گۆرانی هەمیشە ئەو ئەڵێ با من پلەیلیستەکانتان بۆ بکەم و بەتابەتی لە نێو ئۆتۆمبیلەکەدا بەڵێ بڵێ ڕێکیش ئەەکەین لەسەر ئەو بابەتە باشە لەبەرەوەی زەوقی جوانە هەل لەم گۆرانیەوە دەچمە سەر ئەو یان پێم باشە گوێم لەو شعرە بێ کە بۆ هاوسەرەکەتە نووسی بەسەر چاو پێش ئەوەی باسی ئەو شعرە بکەم یان باڵێن ئەو شعرە بخوێنەوە ئەم کتێبە شعرەکەی تا بڵاو بۆتەوانێت کتێبەکە ناوی ببە بەبایە ئەمە چاپی دووەمی 2025 چاپ کرایەوە بە چاپی یەکەم لە 2022 لە سلێمانی چاپووە خاوەنی خەڵاتی داهێنەرانەی کاڵە و ینی ئەدەبی داهێنەرانە با بڵێن و پێم خۆشەکە لێرەیە ئەو دەقیکە پێشتر ئاماژە و پێیاوتم لەبەرم نییە هەڵبەتە زۆربەی دەقەکانی بۆ ئەو نووسراون لێرە بیان خوێنمەوان زەمین تەڕە و ئاسمان پڕە لە بۆشی باخچە پێ دەکەنێ خۆر دڵی هێشتا گەرما بەیان لە جێگای خۆیت شەویش وەک ئەو کات پڕپڕە لە ئەستێرە تۆ نەبیت هەموو شت لە جێگای خۆیت تۆ لێرە تەنگی ئێوارەیە هەورە دارەکەی حەوشە هیلاکە باڵدارەکان هیچ نافڕن لێرەوە ساردە هەوا و ئەرز بەستوێتی ژوورەکە کەپ و بێدەنگە سەرینەکەم خەوتووە دڵم تەنگە تۆ لێرە دڵم تەنگە تۆ لێرە ئەگەر ئەم جەنگەش تەواو ببێ چیدی حەوسەڵەی بەیانێکی تر و ماچێکی تر و ژیانێکی ترم نییە من با لە نێو کوژراوەکاندا فەرمان بەرەکەت بێ هەر بژیت دەست و خامەت هەر ڕەنگین بێ زۆر سوپاس گرنگە کە شاعر بتوانێت لەگەڵ هەلو مەرجەکاندا خۆی بگونجێنێت وانە جەناویشت هەر هەمان شت بووە بەڕاستی پێم وایە نەکرد شاعر بە تەواوی نووسەر پێویستە لەناو ئەو چواردەورەی کە تایەتی بکرێتەوە جارێکی تر خۆی بنیاد بنێتەوە ئێستا تۆ یاریەکی زۆر ئاڵۆز بە وشەکان دەکەیت لە نووسینەکاندا بەو سێ شاعری کورتت خوێندەوە وابوو هەڵە نەبووم وانە باشە لەم سیانەدا هەر جارە و ئەسپێک تاو دەدرێت و ئیشی خۆی دەکات
بەڕاستی من پێم وایە کە ئەگەر نووسەربی ئەگەر شاعیربی تۆ کتێبێکت لە کتێبێکی تر جیاوازتر نەبێ و دەقێکت لە دەقێکی تر جیاوازتر نەبێ هەڵبەتە جیاوازی زۆر ناڵم چکە ئێمە لە کۆتاییە پێویستمان بەوە هەیە لە ڕیتمێک کارین کە خەڵک بمان ناسێتەوە تۆ لە هەر شوێنێ ئەم دەقەڵبینی بڵێ ئەمە ئەزانم هینە شمیلی عەلی بەرزنجیە ئەبێ مۆرێکی خۆتی لێ بەڵام جیاوازی تو ئەبێ لە بابەتیە تا جیاواز جوان وەڵامت دامەوە تۆ مۆرێکی تایبەتی خۆتت هەیە بەنووسین بەڵێ بەدڵنیاییەوە من زۆر بە وردی کارم بۆ ئەوە کردووە هەر لە سەرەتای نووسینەوە بە جۆرێک نووسیمە کە لە کەسی تر نەچم کارم کردووە بە وردی بەڕاستی لەسەر زمان لەسەر فۆرم لەسەر وێنە لەسەر بەکارهێنانی وشەکان وەکو وەستا وەکو بەرنا چۆن دیوارێک دروست ئەکا ئەڵێ ئەم بەردە بۆ ئێرە شیاوە ئەم ئەبێ ئاوا بکەم ئەم کاشی ئەبێ لێرادانم بە قیاسات بەس بەم شێوەیە من کارم کردووە لەسەر مەسەلەی زمان و فۆرم و ینی زۆر بە وردی وەکو پرۆسێسێک بیرم لێ کردێتەوە ئێستا ئێمە لە سەردەمی ڕیل داین ڕیل مەبەست لە کورتکراوێ من لە سەردەمی سناپچات داین لە سەردەمی تیکتۆک داین لەم سەردەمانە داین کە قۆناغ و سەردەمەکە بەم شێوەیە ئێمەی دروست کردووە دەتەوێت بڵیت شعریش لەگەڵ ئەم سەردەمەدا خۆی کردووەت بە ڕیلێک خۆی کورت کردوێتەوە چونکە لەگەڵ جەناب تا ئێستا من مناقەشەکەم 40-50 دقیقە قسە ئەەکەم بەڵام لەو 40-50 دقیقەیە زۆر جار ئێمە پەیامێکی دروست وەکو ئەخلاقە میدیایەکە دەڵێم چکە دە میدیامان هەیە لەو ئەخلاقە میدیایان دەجار لا دەدەن یا و پەیامە دروستە ناگەیەنن پەیامێکی جەنابەت لەم بەرنامەیەدا دەردێت و پێ دەگوێت ڕیل و دەگەێنرێت بە هاوڵاتیەکان بە بینەرەکان ئەو نووسینانەی جەنابیشت نیمچە ڕیلێکیان لێ هاتووە کورت و پوخت دەتەوێت لە چاتێکدا پەیامەکەت بگاتە بەرامبەرەکە سەریکە من پێشتر کە من کاتی دەستم کرد بە نووسین بابیرت خەمەوە من لە ساڵی 1990 یەکەم کۆڕی خۆم کردووە ئەفومکە وەکو سەردەمەکە ئاڵێم ئەوەی کە بەدەستەوە ئەوە بڵێم کە کاتێک ئەمینی قەسیدەیەکی درێژ ئەنووسیت لە کاتێک ئاتوە توانیت هەموو ئەم وشانە هەموو ئەم کاتە زۆرە هەموو ئەم کاغەزانە ئەگەر هەروەکو لایانی ژینگەیش بگی دەکەینەوە ئێمە ئەتوانین ئەم هەموو شتێکە وتومانە بە قەسیدەیەکی دوو درێژ ئەم هەموو وێنەیە کورتکەینەوە لە وێنەیەەکە و چێژەکەش و تامەکەشی وەکو ئەڵێ ئەدەبیات لە دەستی خۆمانی نەیە وا بکەین کە بە شێوەیەکی داهێنەرانە یعنی سادەبوونەوە کوردبوونەوە بەکاربێنین وەکو داهێنان نەک وەکو ئەوەی کە خەڵک تااقەتی نیە گوێ بگرێیان کاتی نایەتێ وەکو ئەوە نا وەکوی ئێمە داهێنان بکەین لەو بوارەیە لە بەرەوەی قەسیدەی زۆر درێژمان هەیە شاعیرمان هەیە یەک قەسیدەی کتێبەکەیەتی ئەمەش جێگەی خۆی گرتووە لە کاتی خۆیان زۆر گرنگ بووە بەڵام ئێمە پێویستمان بە مۆدلێکی تری ئەدەبیات نوێکردنەوە ئەبدێتکردن بۆیە من ئەم بە بەرپرسیارەتی خۆم زانی بەڕاستی نیشم لەسەر کردووە ینی بە وردی کارم لەسەرەوە کردووە کە شاعری زۆر جوانووسی قەسیدە نووسی درێژمان هەیە کە قەسیدەی زۆر باشیان هەیە ئەینەشمی تۆ چیەکەی پێت خۆش بووە تەقلیدی نەبیت بەڵێ دووبارە بوو نەبی بۆچی من هەمیشە ئەم قسەم زۆر دووبارە کردوتەوانێ کە ئێمە شاعرانیەوە باشمان هەیە لە کلاسیک ئێستا من بۆچی کلاسیک بنووسم جوانە کە ئێمە شاعری مەزنمان هەیە کە قەسیدەی درێژی نووسی و نامەوێت ناویان بێنم هەر کەسێک 30 ساڵ لەبەرەوەی کە لە ئەدەبیاتی هاوچەرخا زۆر ئیشی خوان زۆر بەباشی کردووە ئیتر من بۆ دووبارە بکەمەوە ئەدەبیاتەکەەوە ئەخوازێت کە من ڕیتمێک فۆرمێک جۆرێکی تر لە نووسین دێنمە ناو ئەدەبیاتەکەەوە کە ئیشم لەسەر کردەوە بەڕاستی ڕەنگە ئەمڕۆ جێگەی نەگرتبیان زۆر باو نەبێت لە ناو گوێی خەڵکیان لەگەڵ دۆستێکدا مناقەشەی خەیاڵە نەبینراوەکانم دەکرد بەڵێ دەتەوێت خەیاڵە نەبینراوەکان بخەیتە سەر نووسین خەیاڵ هەمیشە شتێکە کە مرۆڤ ئەو شوێنەیە کە خۆی یاشارێتەوە بەڵام بەداخەوەمە بۆ نووسەر دەستنایە لە بەرەوەی هەمیشە نووسە ڕوت و قوتە لە ناو کتێبەکانیە یعنی کاڵم ڕوت و قوت مەبەستم خەیاڵەکەی بە پاکراوی لە بەردەمی خەڵکیایە بۆ هەموو نووسەرێکی شەر باشە نەشمیرخان ینی جەنابەت دەقێک دەنووسی ئەم دەقا هونەرمەندێک ئاوازێک و با بڵێن داڕشنێکی باشی بۆ دەکاتەوە بە دەنگێکی باش دەیخاتە نێو کۆمەڵگەوە جەنابەت بە خەیاڵێکەوە مەدنووسیوە وایە هونەرمەندەکە بە خەیاڵێکەوە دەیڵێت گوێگرەکە چەندین خەیاڵ دروست دەکات کێشەی چیاگەرواوێ مەسەلەن لە خەیاڵێکەوە چەندین خەیاڵتان دروست کرد بەڵێ کەواتە ئێمە توانین ئێمە مرۆڤین زۆر شتی هاوبەشمان هەیە کە خۆمان پێی نازانین لە کاتێکا تۆ
پارچە موسیقای گوێ لێگریڵی ئای ئەمە چەند نزیکە لە منەوە بەبێ ئەوەی دەقیشی تیاابێ بۆ لە برەی مرۆڤێک هەستی خۆی نووسیوەتەوە بە تۆن بە نۆتا با بڵێیت ئێوە من هاتم وەستی خۆم بە وشە نووسیوەتەوە تۆ کەی خوێن تۆڵی چەند لەو شتەی من ئەچێ کاتە ئێمە مرۆڤین هەمومان لەناو بازنێکە هەندێ هەستی هاو بەشمانەیە کە ڕەنگە نتوانین لە پەیوەندیەکانمانە تعبیری دەکەین بۆیە هونەر هەیە بەڕاستی بۆیە ئەدەب هەیە بۆی کە ئەم بۆ شایانە پڕکات باشە دەبوو ئەم پرسیارە لە سەرەتای ئەم بەشەوە لێت بکەم لە چ کاتێکدا یا چی پاڵنەر بوو کە دەست بدەیتە شەعر و بزانیت نووسین و ئیلهامی شعری تێدایە من زۆر لە بچووکیمەوە خەریکی خوێندنەوە بووم چەند ساڵ بوویت نازانم ئەگەر بڵێم لە سەی سەرەتایی بووم هەڵە نییە چونکە زۆر گۆڤار و ڕۆژنامە و دانیشتم بەڕاستەکەی زۆر بە وردی بە دیار ئەوانەوە ئەو کاتە گۆڤاری پەپولە هەبوو ئەوانە ئەخوێندەوانێ و هەندێک گۆڤاری تر هەبوون کە سەناوەکانیانم زۆر لەبیر نییە ئەیان هێنانە ناو قوتابخانەکان ئەیان فرۆشتن من لەو کاتەوە یان بەر شعر کەوتوم شعری مناڵانمە بینی لە ناویانە و چیرۆکمە بینی ئەمزانی کە دنیایەکی زۆر جوان و فراوانە هەموو مرۆڤێکیش پێویستی بەوەیە لە کۆتاییە بە شتێک خۆی خاڵی بکاتەوانێ بۆی کە بەڕاستی نەبێتە بکوش دەتویست ببیتە ئەم نەشمیلە ئێستا یا زیاتر لەم نەشمیلە هیچ پلانێکم نەبووە بۆی ببم بەمەیان زیاتر هاتووم سەرەتا خەیاڵەکانی خۆم نووسیوەتەوە و خۆم خستۆتەڕێ و گرنگیم بە هەستە ناوچەکانی خۆمیاوە بەڵام کە تێگەیشتم ئەمە یاری نییە ئەمە بەرپرسیارەتیە کاتێک کە تۆ نووسینێکەکەیتە سەر کتێبێک ئەبێ بە مێژوو هەتا تۆش نەبیت چەندەها ساڵیش بڕوات تۆ هەر بەرپرسیاری لە وشانە بۆیە هاتم زۆر بە باشی خۆمەمتیا کاڵ کردەوە ئەگینا لە بەرنامەما بووە من کەسێک بە بۆنەی نووسینەوە بمە کەسێکی بەناوبانگیان بەناوبانگ دەبم یا ئێستا لەوەی کە پلانم بۆ داناوە کەمتر هات دەکەم باشە گرێدراوی خەیاڵێک بووی کە نەتوانی بیخەیتە سەر پێنووسەکەت و بە پێنووسەکەت لەسەر ئایفۆنەکەت بینووسیتەوە نا بە هیچ شێوەیەک هەرچیەکەم لە دڵا بوو بێت توانیمە خاڵی بکەمەوە بەڵێ توانیم باشە ئیلهامی شعری لای جەنابتان چ کاتێکە من لە سەرەتای قسەکانمە ئاماژەم بەوەیە طبعاً بەهرە هەیە کەسێک هەیە بەهرەی هەیە بەهرەکەی بە نووسینە کەسێک هەیە بەهرەی هەیە بەهرەکەی بە مۆسیقایە بە شێوەکاری ئەکا من بەهرەکەم لە نووسین بینیەوانێ بۆیە نازانم کاتێک کە شتێک کاریگەریم لێ ئەکا بە نمونە هەستم ئەبزوێنێ ئەمە لەوانەیە لای خەڵک ناوی ئیلهام بێ ئەجینا شتێک نییە من نمبینی بێ هەر لە خۆی و کاریگەری چا دروستکا و ئیلهامم بۆ بێت بینویسم چکە ئیلهام شتێکی زۆر جیاوازترە لەوەی کە من بیری لێکەمەوە پێی ئەنووسم ئێستا بە چ شتێک تۆ با بڵێم ئیلهامەکە بڵێم هەر دەقە تەقلیدیەکە باشە قسە تەقلیدیەکە لە چ کاتێکدا دەتوانی بنووسی یا پێت خۆشە بنووسی کاتەکانم زۆر جیاوازم بە زۆربەی کات ئەتوانم بڵێم و کاتەیە کە بەتەنیام چونکە هەر نووسین خۆی سەفەتی وایە کە پێویستی بە تەنیاییەیە پێویستی بە بێدەنگی هەیە ئەو کاتانەیە کە زۆرتر بە تەنیا ئەمێنمەوانێ ئەنووسم تر شەو بێ ڕۆژ بێ من هەر کاتێکم هەبێتیایە لە خەڵۆتێکا بم تایبەت بەخۆم ئەتوانم ئەو شتێک کە لە مێشکمایە بەرنامەم بۆ داناوە بینویسم باشە من سواسی جەناب دەکەم هەندێ بابەتمان و ڕوژان کە واز دەکەم دووبارە نەبوون گرنگ بوون لەم بەرنامەیەدا قسەیان لەسەر بکرێت و کەسایەتێک و شاعرێک و نووسەرێک وەکو جەنابتان لەم بەرنامەدا بتوانین بەسەرکەینەوە وەسپاس بۆ گەورەی جەنابیشتان کە ئەم بەرنامەتان قبوڵ کرد زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان دەستان خۆش بێ کاتێکی باشم هەبوو زۆر خۆش بوو بەیوام کە بینەرانیش چێژ بەرن هەم لە ئەزمونونەکە هەم لە گفتوگەکەی قبوڵمەکەیت گوێم لە شارێکی کە بێت وڵڵاهی جا بزانم ئەگەر شتێک هەبێ بەسەر چاو بۆچینە ژیان لە مندایە بەدەستەکانم قۆپچەی کراسە سوگەکەی ژیان دادەخەم قژی بۆ دادەهێنم دەینێرم بۆ مەکتەب ژیان لەبەر هەتاوە هەڵدەخەم مێرووی بێزاری لێ دەتەکێنم من ژنم دەتوانم زەوی لە ژێر گوڵی کراسەکەمدا بشارمەوە و خۆم بە دەوریدا بسوڕێمەوە نیشتیمان لە لەپی دەسم بچووکترە ئەو کاتانەی لە ژێر سەری کۆرپەکەم دایدەهێم من ژنم مانگ لە سینەما و دەشت لە پشتمدا و شاخ و ئاو لە ڕۆحمدان ئەستێرە لە پرچمە ڕژێ چەند جارم دەکوژی
چۆن لە ناو دەبیت لە بنایە ژیان لە مندایە ژیان جارێک وەک منداڵ دەکە بە گڵگاڵ یەخەم جارێک پیاوێکی عاشقە و لێوەکانی ماچ دەکەم جارێک بریندارێکی جەنگە و موتیماری دەکەم من ژن و ژیان بە ناوکمەوە فوارەکە ژنم دەتوانم سرم ڕێکتە لە ناو خۆمدا بکەم بە پیاو بە ژن ژیان لە مندایە چەند جارم دەردەکەی چەند جار زیندانم دەکەی چەند پێدەکرێ ئەتکەم بکەیت ژنم من ژیان تۆ لای چەپم یان ڕاست من تۆم تۆ ئەگەر ژیانی من تۆم ئەگەر ڕووناکیت بەهاریت سەوزاییت ئەگەر مینا و گەردانەی من تۆم من جوانی من هەموو بوونم تۆ چیت دەستی کورتی بێناو نیشانی بەرفڕێدا گوڵم بۆ بێنە دەبم بە دایکت لایە لایەت بۆ کەم چیرۆکی کچە جوانەکانت بۆ باز دەکەم دەست دەخەمە ناو دڵم و حرفی سوورت بۆ دۆزمەوە لە یاسمینی خۆم بۆنت بەش دەدەم واز لە پشتنم بێنە ئاخر کێ دەست دەخاتە قورگی جوانیم لە ناوی دەبا مەکەوە جەنگ لەگەڵم من ژنم هەمیشە جوانی دەیباتەوە ڕووناکی سەردەکەوێت مەکەوە جەنگ لەگەڵم دەبنە خوشکت و جلە پیسەکانت بۆ شۆم لەگەڵ تانان دەخۆم بە نوکتەکانت پێدەکەنم لە ناو کچانی گەڕەکدا باسی مووەکانی سەرشانت دەکەم پیاوەتیت ئاوەدانترەکەم من ژنم ژیانم لەدەستە کێ دیویە ژیان لە ئاودا بخیکێ بە ئاگر بسووتێ لێگەڕێ ببمە خۆشەویستت منداڵی چاوجوانمان ببێ ژیان بەشە تەواو نابێ بەڕق هیچت لێم دەست ناکەوێ من ژیانم ژیان ناخرێتە زیندان ڕیسوا ناکرێ ناکرێت هەرمان بەرەکەت بن دەستان خۆش سەرکەوتوو بن دووبارە سپاس بۆ کاتێک کە پێت بەخشین هەرگیژی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بیسەروبینە سپاس بۆ ئێوەش کە تاو کات لەگەڵمان بوون سپاس بۆ نەشمین عەلی بەرزنجی کە لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵمان بوو کاتێک شاتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ من بێرەختی پاییز نابووم ئێوەی شکەڵا لە من بڕۆ کەمڕە شەبا ئێوەی فێران بۆ زریانە وەخول ئەخۆ من بێرەختی پاییز نابووم ئێوەی شکەڵا لە من بڕۆ کەمڕە شەبا ئێوەی فێران بۆ زریانە وەخول ئەخۆ بدم